لە هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵایمەتان لێبێ خۆشحاڵم ئەم ئێوارەیە گەرما و گەرمتان پێشکەش دەکەم زۆر جار لە کوردستان لایەنە سیاسیەکان و ئەکادیمیەکان و مامۆستایانی زانکۆ و تەنانەت ڕۆژنامەنووسانیش باس لە یەکریزی و یەکگوتاری کورد دەکەن ڕێک بە دیوەکەی دیکەدا سەرنجت بۆ ئەوە دەڕوات کە یەکریزی بە دیوەکەی دیکەدا بریتە لە ناکۆکی هەرچەندە پرس یەکریزی بە تەنها بریتی نییە لە ناکۆکی بەڵکو بریتە لە توندکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ گۆڕانکاریە نوێیەکان لەگەڵ ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکان ئەم پرسە لە هەرێمی کوردستان زیاتر سەر هەڵدەدات و دەبێتەوە جێگەی باز بۆ بە تایبەت دەستی یەکریزی و یەکگوتاری ئاڕاستەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دەکرێت لایەنەکانی دیکەش بەپێی سنگ و قورسایی خۆیان بەشێکن لەو یەکریزی و یەکگوتاریە لەگەر ماوگەرمە میوارەدا باز لە یەکریزی و یەکگوتاری کورد دەکەین لەم قۆناغەدا لە ئەستۆدیۆ دکتۆر چیا زەنگەنەوە کوڕایشکاری یاسایی لەگەڵمدا بەخێربێت دکتۆر لە هەولێریشەوە دکتۆر ساڵح مەلا عومەر مامۆستای زانکۆم لەگەڵدایە بەخێربێی جەنابیشت دکتۆر چیا لە جەنابتەوە دەست پێ بکەم بۆچی ناو بەناو پرس یەکریزی و یەکگوتاری کورد دێتە بەرباس یەکریزی و یەکگوتاری کورد کاریگەری بە هێزپیشاندانی کوردی پیشان ئەدا؟ بەڵێ سپاس بۆ جەنابتان ڕێز و سڵاو بۆ میوانی بەڕێز دکتۆر ساڵح و هەموو بینەرانی گەلی کوردستان یەکگومان یەکریزی نیشتیمانی یەکریزی نەتەوەی چمکێکە لە هەرە چمکە سەرچیەکانی هەموو نەتەوەیە کە بتوانێت بەرژەوەندی باڵاکانی خۆی بەپارێزێ بتوانێت لە چوارچێوەی ئەو بەرژەوەندە باڵایانە سیاست و پلانی خۆی دانێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەگەرە نێودەوڵەتەکان و ئەگەر ئەقلیمەکان و هاوکێشە سیاسیەکان کە لە جیهانی سیاسیە هەمیشە لە هەڵقوڵانان بەپێی فاکتەر و بەپێی عواملی داخلی و خارجی کورد بەداخەوە بانەچینە بەعدە تاریخیەکەوە لە چاڵدێرانەوە تاوەکو ئەم سەردەمە خەونی یەکریزی نیشتیمانی دەبینێ تاوەکو ئێمەی کورد نەتوانین لەژێر چمکی میزاجی حیزبی نینە دەرەوە زاڵ نەبین بەسەر ئاراستە حیزبەکانمانە زاڵ نەبین بەسەر بەرژەوەندی تایبەتەکانمانە زاڵ نەبین بەسەر مۆڕاڵی تاکلایەنە ناتوانین یەکریزی بپارێزین یەکریزی ئەو چەترەیە کە هەموو گەلانی دنیا لە بزوتنەوە ڕزگاری خوازی هەموو گەلانی دنیا کە گەلە ڕزگاری خوازەکانی گەیاندۆتە کەناری ئارام گەشتونەتە ئامانجە نیشتیمانی و نەتەوەیەکانیان و ئەوانەی کە یەکریزیان نەپاراستووە هەمیشە لە لە هێڵی پێشەوەی زەرەرزیانی نیشتیمانی و نەتەوەیان بێگومان دیموکراسی بوون یاخودبوونی ڕای جیاواز یاخودبوونی ڕەنگی جیاواز یاخودبوونی بۆچوونی جیاواز یاخود ئەدای جیاواز ئەمە ئەوە ناگەێنە کە فۆزایەکی سیاسی لە هەرێمێکی بچکۆلەیە کە هەرێمێک بە نزیکەی 5 ملیۆن کەس مەزەندە دەکرێت ئەم دیموکراسیەتە بێتە مای لە بارچوونی کیانێکی سیاسی کە خەباتی میلەتێکە لە ماوەی 100 ساڵی ڕابردووە لە دروستبوونی دەوڵەتی عێراقیەوە تاوەکو ئێستا خەباتی بۆ کردووە کەواتە پاراستنی کیانی هەرێمی کوردستان ئەرکی سەرشانی هەموو هێزە سیاسیەکانە لە ناو چوارچێوەی کیانە دەستوریەکەی کە ئێمە بۆ یەکەم جار لە ساڵی 2005 لە دەستوری عێراقی هەویشەی هەڵبژێردراودا توانیمان مافەکانی خۆمان بچەسپێنین دەتوانین ئەو کاتە ململانەکان قۆڵترکەینەوە لەسەر چۆنێتی ئەدا لەسەر چۆنێتی کار و کارنامەی حزبی پێبڕکەی سیاسی کاریگەری هەیە لەسەر پەربوون و نابوونی یەکگوتاری بێگومان هەموو لایەنە سیاسەکان لە قۆناغی هەڵبژاردنە کارنامەی سیاسی خۆیانە خەنە ڕوو بەڵام لە کارنامەی حکومیە ئەبێ کارنامەی هاوبەشە بێ کارنامەی نیشتیمانی و کارنامەی نەتەوەی بۆ بوون و مانەوە لە دەسەڵاتی حکمڕانیەکی ڕەشید و تەندروست بە پێی پێوەرە زانستیەکان و بە پێی پێوەرە جیهانیەکان کە تۆ شەرعێتێکی ناوخۆی و شەرعێتێکی نێودەوڵەتیت هەبێ ئیرادەیەکی حەقیقیت هەبێ بۆ ئاستی بەرپرسیارەتی بێگومان لە قۆناغی شۆڕژگێڕیە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو خاوەنی شۆڕشی نوێی گەلەکەمان وەلایەنە سیاسیەکانی تر بەپێی ئاست و سەنگی خۆیان تەبەنای قەزەی کوردیان کردووە کە تەبەنای قەزەی کوردیان کردووە کەواتە خەباتێک بۆ لە پێناو شوناسی کوردبوون و کورسانی بوون لەژێر حکومە ستەمکار و دکتاتۆرەکانی ئەم ناوچەیە بە ئێستاشەوە کەواتە ئێمە ئێستا مەحکومین بەچی ئێستا ئێمە مەحکومین یەک بە دەستوری عێراق دوو بە کیانێکی دەستوری لە ناو عێراقا سێ بە هاوکێشە سیاسەکان و جیۆسیاسەکان کە لە عێراقا گوزەرێ چوار بە
حلف و هاوکێشە ئەقلیمیەکان و نێودەوڵەتەکان لەژێر ئەو چوارچێوانەی کە دادڕشت ئەگەر کێبڕکەیەکی سیاسی تەندروست هەبێ ناوی لێ ئەندێ نەبوونی یەکگوتاری نەخێر کێبڕکێ حەقێکی مەشروعە بەپی هەموو دەساتیرە مۆدررنەکان لە هەموو گەلە ڕزگاری خوازەکان گەلە مۆدررنەکان بەپی هەموو زانە سیاسیەکان بوونی دیموکراسیەت و کێبڕشی سیاسی بۆ گەیشتن بە ئامانجە گشتەکان مافێکی مەشروع و ڕێگە پێدراوە بەڵام ئەوە نابێ بکرێت بە ڕێگایەک یاخود بکرێت بە وەسیلەیەک بۆ لە باربردننی بەها نیشتیمانی و نەتەوەیەکان ئەوە کاتێک کە دروستە بێ ئەم کێبڕکێ ئەگەر بێت و مۆرچی حیزبی و مۆراڵی حیزبی و میزاجی حیزبی زاڵ بێت تاک لایەنە لایەنێک لایەنەکانی تر دەخوێندێتەوە تاک لایەنانە بتوانێت هەستێت بە بڕیاردان لە کۆمەڵێ بابەتی گرنگ و هەستیار سەبارەت بە بوون و نەبوون و مانەوە و نەمانەوە ئەوە ئینشقاقێکی با بڵین نەتەوەی یاخود نیشتیمانی یاخود کلێنێکی گەورە خاتە نێو کۆمەلگاکەوە کە ئەمە زەنگێکی مەترسیدارە بە تایبەتی لە ئانوساتێکا کە کۆی گشتی ناوچەکە لە هەڵقوڵان و هەڵکشان و دەخشان. بەڵێ دکتۆر ساڵح مەلا عومەر مامۆسای زانکۆ کە لە هەولێرەوە لەگەڵماندای دکتۆر ناوبەناو پرسی یەکریزی و یەکگوتاری لە نێو هێزە سیاسەکانی کوردستان سەر هەڵداداتە وەکو کەسێکی ئەکادمی چۆن خوێندنەوە بۆ زیندووکردنەوەی ئەم دەستەواژەکەی ناوبەناو و بە پێی قۆناغەکان. خۆیمە کە تەماشای بارودۆخی هەرێمی کوردستان بکەین بارودۆخی هەرێمی کوردستان حقیقەتەن خسلەتێکی تایبەت بە خۆی هەیە کە لەگەڵ زۆر لە کۆمەلگایەکانی تر و سیستمەکانی سیاسی تر جیاوازی هەیە خەڵکی هەرێمی کوردستان دەناو خۆیاندا حکوومەتێکی هەرێمیان هەیە و لە هەمان کاتدا سەر بە بەختانە و ئەگەر ئێمە تەماشای تەنانەت سیستمی فیدراالیش بکەین کە سیستمی فیدراالی ئێمە دەناو عێراقدا بە چه شێوەیەکە سیستمی فیدراالی ئێمە وەکو ئەمریکا و ئەڵمان و دەوڵەتەکانی تر نییە کە زۆر بە ئاسانی خەڵکی هەرێمی کوردستان توانی بێتن ئەم سیستەمە وەکو مافی خۆی بەدەست بێنێتن دەناو عێراقدا دوای خەباتێکی نزیکەی 100 ساڵ و قوربانیدانی سەدان هزار کەس تەنیا توانیەتی ئەوەندە مافی خۆی بەدەست بینیتن بە شێوەیەک دەناو دەستوری عێراقدا کە حکوومەتێکی هەرێمی هەبێ ئەم کێشانەی سەرەکی کە خەڵکی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لە ماوەی ئەم 100 ساڵەدا کە خەباتی بۆ کردووە دەگەڵ بەغدا هەرمایەتی مەسەلەن ئێمە ناکرێتن بەکو سیستمی ئەمریکا تەماشا بکەین کە مەسەلەن حکوومەتی فیدراالی ئەمریکا وەکو واشنگتۆن بێتن ئەم تەعاملەی کە واشنگتۆن لەگەڵ ئستەیتەکان و هەرێمەکانی خۆی دەکاتن بەتاکید بەغدا ئەو تەعاملە لەگەڵ هەرێمی کوردستان ناکاتن لەناو سیستمەکانی تردا هەندێک کێشەی قوڵ لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا مایتەوە جا بۆیە ئەم کێشانە کێشەی نەتەوەیینە یعنی کێشەیەک نییە کە ئیداری بێتن سیاسی بێتن سەر بە حیزبێکی تایبەت بێتن وەکوەوەی لە ئەمریکا بڵێن ئەمە سەر لە کۆماریەکان نێزدیکە یان لە دموکراتەکان نێزدیکە بەو شێوەی نییە مادام کێشەکانی کە ئێمە هەمانە لەگەڵ بەغدا کێشەی نەتەوەیینە پێویستی بە گوتارێکی نەتەوەیی هەیە و گوتارێکی نەتەوەیی ئێمە دەتوانین ئەم کێشانە لەگەڵ بەغدا چارەسەر بکەین بەڵام کە دێنە دەناو هەرێمی کوردستاندا دەناو ئیدارەی هەرێمی کوردستاندا دەتوانێتن کە بارودۆخی ئیداری و سیاسی بە شێوەکانی جۆرا و جۆر بێتن دەتوانێتن هەر حیزبێک گوتاری تایبەتی خۆی پرۆگرامی تایبەتی خۆی بۆ ئیدارەکردنی هەرێمی کوردستان هەبێتن ئەمە دەتوانین بڵێن حاڵەتێکی سروشتیە و تا درستکردن هەندێک ئامانج و پەیڕۆ پرۆگرامی تایبەتی خۆی هەیە بەڵێ ئەوەی جەنابەت باس کرد لە نێوان گوتاری نەتەوەی لە بەغدا وەکو هەرێمێک و گوتاری ئیداری و کێبڕکەی سیاسی لە هەرێمی کوردستانیش وەکو پرسێکی ناوخۆی هەرێمی کوردستان پرسیارەکە ئەوەیە زۆر جار هێزی سیاسی لە کوردستان کەسانی ئەکادیمی بێ یاخود ڕۆژنامەنووس و مامۆستانی زانکۆ بێ هەردوو پرسەکە بە یەک چاو بە یەک بیرکردنەوە تەماشای دەکەن بۆ نمونە ڕوونتر پێ بڵێم ئەو تێڕوانی و کێبڕکەی کە لە هەرێمی کوردستان هەیە زۆر جاربینی ومانە ڕۆشتۆتە بەغدا ئەمە کاریگەری لەسەر دروستکردنی یەک گوتاری کورد هەیە
بە قەناعەتی من پێویستە کە ئێمە بەو شێوەی ناوێ بێتن ئێمە کە حیزبێک دەبینین حیزب دەبێت وەکو وەسیلەیەک تەماشا بکەین بۆ خزمەتکردنی خەڵک بۆ خزمەتکردنی مافەکانی نەتەوەیی نابێتن ئێمە تەماشای نەتەوە بکەین بۆ خزمەتکردنی حیزب ئێمە نابێتن ئەم بەو شێوەی بیر بکەینەوە بەو شێوەی فکر بکەین لەناو هەرێمی کوردستاندا زۆر ئاساییە هەر حیزبێک پرۆگرامی خۆی هەبێتن هەر حیزبێک کار بکاتن هەوڵ بداتن کە بتوانێتن بەو شێوەی کە پێی باشە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەوە لە کوتاییشدا کە ئێمە دەبینین لەناو هەرێمی کوردستاندا جۆرە دیموکراسیەکی تەوافقی هەیە یعنی خۆشبەختانە دەتوانین بڵین لە دوای ساڵی 2023وە بەپێی ئەم واقعی کە لەناو هەرێمی کوردستاندا هەبووە هەر حکوومەتێکی هەرێمی کوردستان کە هاتبوویتە دروستکردن لەسەر بنەمای دیموکراسی تەوافقی بووە یعنی نیشان دێتەدان کە هەرچەند ململانەی سیاسی شەبوو بێتن لە کاتی پرۆپاگەندەکانی هەڵبژاردندا بەڵام لە کۆتایی ئیتر حکوومەتێک پێک هاتووە لە دەرهاوێشتەکەی کە حکوومەتێک بووە زۆربەی لایەنەکانی سیاسی ئەگەر هەمووش نەبێتن لەسەر ئەم حکوومەتە ڕازی بوونە بە قەناعەتی من پێویستە کە ئەم واقعە بۆ هەرێمی کوردستان بەردەوام بێتن چونکە هەرێمی کوردستان تا ئێستاش دەگەڵدا بێتن پێویستی بە ئیدارەیەکی تەوافقی هەیە یەک لایەن بە تەنیا بە قەناعەتی من ناتوانێتن بەپێی ئەم واقعی کە کورد دەگەڵ بەغدا هەیەتی بینیتن لەناو هەرێمی کوردستانش ئیدارە بکاتن و خۆشبەختانەش دەتوانین بڵین کە تا ڕادەیەکی یەکجار زۆر ئەم یەکگوتاریە ئەگەر لە نێوان خڕ حیزبەکانی سیاسیشدا نەبوو بێتن بە تایبەت لە نێوان پارتی و یەکەتیدا هەبووە تاکو ئێستا کە ئەم دوو حیزبە قورساییەکی زۆر زۆریان هەیە لەناو هەرێمی کوردستاندا و تەنانەت بەپێی ئەو ئەزمون و ئەم حەجمەی کە هەیانە کاریگەریان تاکو ئێستا لەسەر بڕیارەکانی سیاسی لە بەغداش هەبووە و هەرچەند جار بەجارش ئێمە دەبینین کە وەکو جەنابەت بەحست کرد یەک گوتاری نەبووە و هەر کاتێک کەی گوتاری نەبوو بێتن نەک تەنیا حیزبێک زەرەری کردووە بە قەناعەتی من هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان زەرەریان کردووە لەوەی کە یەک گوتاری نەبوو بێتن بەڵام ئەوەی کە ئەو مافانەی بە هەتا بە نووسراوش بێتن کە دەناو دەستوردا جێگیر هاتی تێکردن بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەمە بە تاکید بەرهەمی گوتارێکی یەکگرتووی نەتەوەیی کورد بووە کە توانراوە بەو شێوەی مافەکانی خۆی لە بەغدا بەدەست بینیتن و هیوادارین لە داهاتوشدا و گوتارە بەردەوام بێتن ئەگەر ناکۆکی سیاسی شەبوو بێتن نابێتن ناکۆکیەکانی سیاسی ناوخۆی هەرێمی کوردستان کاریگەری لەسەر ئەمە بکاتن کە گوتارێکی پەرتەوازە لە بەغدا بێتە دروستکردن. زۆر باشە دکتۆر چیا لە گواستنەوەی گوتار لە نێوان هەرێمی کوردستانەوە بۆ بەغدا هێزە سیاسەکان لە کوردستان جۆرە لە کێبڕکیان هەیە وەکو دکتۆر ساڵح باسی کرد لە بەغدا پرسەکە گۆڕا پرسیشی نەتەوەییە ئەم گواستنەوەی ململانەیەنی کە لە هەرێمی کوردستانەوە هەیە بۆ ناو بەغدا بۆ پرۆسی سیاسیش لە عێراقدا کاریگەری لەسەر یەکڕێزی کورد لە هەرێمی کوردستان دروست کردووە؟ یەکڕێزی نیشتیمانی و نەتەوەی کورد یاخود ڕوخساری حکوومەتی هەرێمی کوردستان و کوردستان لە شانۆی سیاسی بەغدایە بەڵێ جۆرێک لە شەڵەژاوی جۆرێک لە پەرتەوازەی جۆرێک لە نەبوونی یەکڕێزی پێوە دیارە بەداخەوە نەک لەسەر ئاستی هەرێمی کوردستان لەسەر ئاستی باشوور و باکوور و ڕۆژاواش ئێمە خیتابێکی مشتەرەکمان نییە وەکو پرسەنەتەوەیە گژیرەکە بەڵام بۆ باشووری کوردستان بۆ باشووری کوردستان بڵێ ئێمە بەداخەوە وەکو پێم وتی لە سەرەتای عەرزی جەنابتم کە لە سەرەتای دیدارەکەیە ڕنگدانەوەی کێشە حیزبیەکانمان مۆڕاڵی حیزبی خۆمان فەردیەت و تاکڕەوایی بڕیار لە ناو حیزبەکانە وای لێ هاتووە بەداخەوە لەسەر شانۆی سیاسی بەغدا ڕنگدانەوەیکی قوڵی هەیە ئەمە بەدیوێکە کەوای لێ هاتووە بە جۆرێک لە جۆرەکان لە ڕووی دەستوریشەوە لە ڕووی یاساییشەوە مخالفەیەکی سەرپێچێکی دەستوریە چونکە ناوەند حکوومەتی فیدراڵ کە مامەڵە لەگەڵ کوردستانە ئەکا حکوومەتی هەرێمی کوردستانەکە مامەڵە لەگەڵ کیانە دەستوریەکەیەکە واتە پێویستە بەپێی دەستور بەپێی یاسا بەپێی پێوەرە دەستوریەکان کاتێک ناوەند مامەڵە لەگەڵ ئەم هەرێمەیەکە ئەبێت لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان نابیکە و قوارەیەکی ئیداری حکومی یاسایی
بەڵام ڕنگدانەوەی حیزبی و لایەنە حیزبەکان کە بەداخەوە بەهۆی کێشە و خلافاتی ناوکۆیی و ناوخۆیی وای لێ هاتووە کە پێگەی سیاسی لە شانۆ سیاسیەکە سەعیب کردووە و تەنانەت لە ناو پەرلەمانی عێراقیشە بەداخەوە ڕنگدانەوە دەبینین کە فراکسیۆنە کوردستانیەکان ڕەنگە جیاوازەکان دەنگە جیاوازەکان کۆکنین لەسەر زۆر بابەت کە کاتێک دەخرێتە ڕوو بۆ پرسیشی دەستوری کە پەیوەستە بە کوردەوە یا بە دۆزی کوردەوە لە ڕووی دەستوریەوە کە تەنانەت جاری وا هەیە بێتە لەمپەرێک بۆ دەرچاندنی یاخود دەرنەچاندنی یاسایەک یاخود جاری وا هەیە بێتە لەمپەرێک بۆ لەباربردنی پرۆژە یاسایەک کە بە بەژەوەندی گشتی کورد بگەڕێتەوە. لە ڕووی لۆژیک و لە ڕووی فقهەوە ئێمە سەیری بکەین بەڵێ ئێمە ئەبێ ئەم حاڵەتە جیاوازیانەمە هەبێت لە هەموو کۆمەلگایەکە هەیە ڕەنگی جیاواز دەنگی جیاواز ڕای جیاواز سیمات و خیسڵەتی کۆمەلگا پێشکەوتووەکانە بەڵام ئایا ئێمە ئەکرێ با بڵین خراپی ئەدایی حکوومەتەکانی یەک بەدایەکی هەرێمی کوردستان یاخود شکستە حکومیەکان کە حیزبەکان حکوومەت حیزب تشکیلە بێ ئایا حکوومەتێک لە ماوەی ئەم 22 ساڵەیە کە تووشی شکست بووە لە هەندێک مەجالاتە بەهۆی فاکتەری ناوخۆی بێ یا فاکتەری دەرەکی بێ ئێمە ئەمە بکەین بە بیانویە کە بڵین ئێمە هەمیشە هەرچی هەڵەکانی خۆمان هەیە وەکو حیزبە سیاسەکان هەڵواسین بە شەماعی خطابی نەتەوەیە خطابی نیشتیمانی نەخێر ئێمە لە بەردەم دوو بەرپرسیاری مێژوویین بەرپرسیاریە کە چۆن بتوانین وەکو حکوومەت وەکو دەسەڵات ئەرکی ڕۆژانی خۆمان بەرامبەر بە خەڵکو و بەرامبەر مافەکانی خەڵک دابین بکەین کە چۆن بتوانین بنەماکانی ژیان بنەما سەرەتایەکانیان لە ماچە لە موچەیە لە کارەبایە لە خزمەتگوزاریە لە کۆمەڵێ کەرتی تەندروستیە کەرتی پەروەردەی ئەمانیان بۆ دابین بکەین و بە دیوێکی ترا چۆن بتوانین بەرگری لە شوناسینەتەوەی نیشتیمانی و کیانە دەستوریەکەی خۆمان بکەین لەگەڵ هێزە عێراقیەکانە و لە گۆڕەپانی سیاسی عێراقی لە ژێر فاکتەری ئەقلیمی کە بیرمان نەچی ئێمە بە ئێستاشەوە وەکو کورد معڕەزین لە هەموو دەقەیەکە لە هەموو ئانوساتێکە بۆ پلانیجی ئەقلیمی کاریگەری هەیە لەسەر یەک ڕێزی بێگومان ئێستا ئەگەر بێت و ئێمە کورد خۆمان چۆن خۆمان ئامادە کردووەکو هێزە سیاسیەکان بۆ هەموو ئەگەرەکانی دوای هەڵبژاردنەکانی ئەمریکا ئەگەرەکانی دوای ڕێککەوتنی حکوومەتی عێراق و نزیک بوونەوەی لە سعودیە ئەگەرەکانی دوای تەطبیع عیلاقاتی زۆربەی وڵاتانی عەرەبی لەگەڵ ئیسرائیلە ئێمە کاری سیاسیمان چییە استراتیژیمان چییە ڕۆیامان چییە ئێمە وەکو کورد ئایا خطابێکی مشتەرەکمان هەیە ڕۆیایەکمان هەیە سیاسەتێکمان حازر کردووە کاری وەڵامی و پرسیارانە بدەیتەوە چۆن وەڵامیان نەدەیت من بەداخەوەڵم ئێمە وەکو هێزە سیاسی کوردستانیەکان هیچ ئامادەکاریەکمان نەکردووە بۆ عێراقی یاخود کوردستانی دوای هەڵبژاردنەکانی ئەمریکا کوردستان و یاخود عێراقی دوای تەطبیع عیلاقاتی زۆربەی وڵاتانی عەرەبی لەگەڵ ئیسرائیلە حکوومەتەکەی کازمی کە ئێوە خۆی لەژێر چمکی معسکەری شیعی دەربێنێت و تەطبیع عیلاقاتی بکاتەوە لەگەڵ عەرەبستانی سعودی کە ماوەی 29 ساڵات لە دابڕانایە ئەمانە هەمووی کاریگەری تەواوی ئەبێ لەسەر ستونی ئابووری لەسەر ستونی سیاسی لەسەر ستونی جیۆسیاسی لەسەر کۆی گشتی نەخشەی سیاسی کوردیش لە عێراقا ئێمە وەکو هێزە سیاسیەکانی کوردستان چ ڕۆیایەکمان هەیە بۆ مەشروعی مینایی فاوی گەورە مەسەلەن چ ڕۆڵێکی ئابووریمان هەیە ئێمە فاکتەرین هێزێکی کاریگەرین لە گۆڕینی هاوکێشە سیاسی لە نێوان چین و ئەمریکایە ئێمە ئەتوانین لانی کەم کە ئەمە بە هەر لەسەر کورد ئەمانە باسکە خو نەتەوەکانی دیکە دەوڵەتەکانی دیکەش خۆیان بۆ وەڵامدانەوەی پرسیارانە ئامادە کردووە لەو واوەڕێیان زۆربەی نەتەوەکانی تر ژووری عملیات و ژووری سیاسی و ژووری استراتیژی خۆیان هەیە بۆ ئامادەکردن بۆ هەموو بابەتێک لە بەرەوەی ئەوان لە ئیستقرارێکی سیاسی و اقتصادی و تەندروستی ئاژین بەڵام ئێمە بەهۆی ململانی ناوخۆوە بەهۆی کێشەی ناوخۆوە بەهۆی زاڵبوونی مۆرچی حیزبی بەهۆی نەخوێندنەوەی لایەنەکانی تر بەهۆی ئەوەی لایەنێک لە لایەنەکان دەوێت هەمیشە خۆی لە پێشەوە بێ و لایەنەکانی تر ئەگەر وێنە گەورەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەربگری ینی کوێ هەیە لە هەرێمی کوردستان سەقامگیرتر بێ و ئەوەندە بەرچاوی ڕوون بێ بۆی کە پلان یاخود تێڕوانینی هەبێ بۆ پرسانەی کە تۆ ئاماژت پێدان وێنە گەورەکە وەرگین ئەوە تا ئێمە
چەند هەفتەیەکە چەند مانگێکەوە تا هەرێمی ناکۆرنی کەرەباخ کە بوو شوێنی ململانەیەکی سەخت شەڕێکی بە ئینابە لە نێوان چەند وڵاتێکی هەرێمی و زلهێزەکانی دنیاە کەەوە تا ئێستا هاوڵاتانی ئەرمینا پەلاماری دام و دەستگا حکوومەکانیان ناوە کە سەرۆکی وەزیران ئەڵێ بە ئازارێکی زۆرەوە ڕێککەوتن ناومێم واژۆ کردووە گرێ بەستەکە باڵێن ئاگەر بەستەکە کەواتە وەکو ئیمامی خومینی وتی من کاسی ژەهرەکەم هەڵاوە بۆ ئاگربەستی نێوان عێراق و ئێران لە دوای 8 ساڵ پرسیارەکەەوە چی بوو ئەم شەڕە لە پێناو چییە بوو ئەم شەڕە بۆ کرا چێ براوی ئەم شەڕە بوو باشە ئێمە وەکو هەرێمی کوردستان ئێستا تا ساتێک بە دوو مەقطع لە نەوەیەکەوە تا ڕوخانی بە مەقطعی یەکەم لە نەوەیەکەوە تا نوێی چواری 2023 هەرێمیکی بە یاسایەکی نێودەوڵەتی دروست بووین کە ناوچەی ژەفڕین دروست بوو کە ئێمە لە نەوەیەکەوە تا نوێی چواری 2023 مەقطعی یەکەمانە مەقطعی دۆمان لە نوێی چوارەوە تاوەکو ئەم ساتە بەرژەوەندەکانمان لەگەڵ بەرژەوەندی وڵاتانی ڕۆژا وڵاتانە زلهێزەکانی دنیا و ئەمریکا بوو بۆیە هەرێمەکەمان ئارامە بەڵام چ گەرنتیەک زەمانەیەک هەیە بەیانی هەرێمی کوردستانیش تووشی گرفتێکی سیاسی ململانەیەکی سەختی نێوان چەند وڵاتێکی ئەقلیمی نەبێ بە تایبەتی دوای ئەو ئاماژانەی کە ئاماژەمان پێکرد. زۆر باشە. دکتۆر ساڵح باس لە پرسیینەتەوەی کرا بە ئەوەی کە زۆر کاریگەری هەیە لەسەر یەکلاکردنەوەی پرسەکان دکتۆر چیە بۆ نەخشەڕێی کوردی ئاماژە پێدا کە دەبێت لە دوای هەڵبژارنەکانی ئەمریکا کورد چۆن مامەڵەکە و دەبێت لەگەڵ عێراقا لەگەڵ ئەو گۆڕانکارانی کە دێنە ئاراوە چۆن مامەڵەکە پرسیارە بکەین لەسەر پرسەنەتەوەیەکان نەک تەنها لە هەرێمی کوردستان ئەو نەتەوانەی کە دەوڵەتیان نییە ئەو هەرێمانەی کە لە ناو سنووری دەوڵەتێکی فیدرالیدان ئەوانیش هەمان کێشەی نەبوونی یەکریزی و یەکگوتاریکی بەهێزیان هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئاستەنگەکان یاخود ئەمە شتێکە بە باڵای کورد دووراوە. بەڵێ ئێمە کە تەماشای نەتەوەکان بکەین کە نەتەوەنە بەڵام دەوڵەتیان نییە لە ناو هەرێمەکاندا دەژین ئەمەش دەگەڕێتەوە کە ئەم نەتەوانە لە ناو چ جۆرە سیستمێکی سیاسیدا دەژین بە چ شێوەیەکێ ئەگەر تۆ تەماشای بریتانیا بکەی کە خەڵکی ئسکۆتلەندا بڕیاریاندا و دەوڵەتێکی سربەخۆ دروست بکەن ئەمانە زۆر بە ئازادانە ڕێگایان پێدرا کە بڕۆن ڕیفراندۆمەکە ئەنجام بدەن و ئەگەر خەڵکی بڕیاری دابا کە دەوڵەتێکی سربەخۆیان دروست کردبا خەڵکی ئسکۆتلەندا بە تاکید بەبێ کێشە ئەمە دەهاتە قبولکردن و دەوڵەتی سربەخۆیان دروست دەکرد. بەڵام ئێمە تەماشای هەرێمی کوردستان بکەین کە ئەم تەعاملەی کە لەناو بریتانیا سەبارەت بە ئسکۆتلەندا کرا ئایا ئەم تەعاملە بەغدا دەگەڵ هەرێمی کوردستان کردی نەخێوانە بوو. بەس بۆیە ئێمە نابێتن کە تەماشای هەموو نەتەوەکان بکەین کە بەڵێ ئەمانە دەوڵەتیان نییە لەناو دەوڵەتێکدا دەژین ئیتر وەکو یەک دەژین یان مەسەرەن تەماشای هەرێمی کۆبێک بکەین کە هەرێمی کۆبێک لەناو کەنەدادا چ مافەکیان هەیە وانشینی مافی یەکجار زۆریان هەیە تەنانەت هەر کاتێک پێیان باش بێتن دەتوانن لە ڕیفراندۆمێکدا بڕیارش بدەن کە دەوڵەتێکی سربەخۆش دروست بکەن. بەڵام واقعی کە ئێمە هەمانە لەناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەتایبەت ئەم واقعی کە ئێمە هەمانە لەناو عێراقدا هەندێک کێشەی زۆر تایبەتن بە خەڵکی هەرێمی کوردستانەوە کە خەڵکی هەرێمی کوردستان زیاتر لە 100 ساڵ قوربانیدایە زیاتر لە 100,000 کەس کوژرا وە گوندەکان وێران هاتوونەکردن تاکو توانیە ئەوەندە مافەی خۆی بەدەست بینیتن. عقلیەتێکی تر لە بەغدا حکم دەکاتن هەر کاتێک بزانێتن بەهێزە هەوڵ دەداتن کە مافەکانی دەستوری کە دەناو دەستوری عێراقدا ئەوانش دەنگیان پێدایە ئەوانش لەسەر ڕازی بوونە ئەو مافانە بە خەڵکی هەرێمی کوردستانش نەدەن ئەو مافانە لێوەربگرنەوە و ئەمە کێشەیەکی سەرەکیە کە ئێستا ئێمە دەتوانین بڵێن کە دەناو عێراقشدا هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا هەیەتی یەک لەوانە مەسەلەن بڕینی بودجەی هەرێمی کوردستانە یەک لەوانە مەسەلەن جێبەجێ نەکردنی مادەی 140 و ئەنواعی مادەکانی ترکە ئەگەر دەناو سیستمێکی دموکراسی وەکو بریتانیا و کەنەدا دابا دیتر زۆر بە ئاسانی ئێمە دەمانتوانی ئەو مافانەی خۆمان بەدەست بینین جا بۆیە هەرچەند ئێمە دەناو دەستوری عێراقدا و هەندێک مافمان چەسپێنراوە و حکوومەتی هەرێمی کوردستانمان هەیە بەڵام هەر کاتێک ئێمە لاواز دەبین
ئێمە زۆربەی مافەکانی خۆمان لەدەست دەدەین. ئەمە واقعەکە لەسەر خەڵکی هەرێمی کوردستان هەیە. جا بۆیە خەڵکی هەرێمی کوردستان پێویستە زۆر لە نەتەوەکانی ترکە دەوڵەتیان نییە وشیارتر بن. لەبەر چه؟ دەبەر ئەوەی گۆڕانکاریەکانی کە لەسەر ئاستی جیهانی ڕوودەدەن زۆر بەخێرانە. دەناو احتمالی هەیە کە مەسەرەن بایدن بێتن جۆرە سیاسەتێکی تر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پێش بگریتن ئەگەر بێت و کورد گوتارێکی یەکگرتووی نەبێت، کورد لاواز بێتن و ئەم تەوەقعی هەبێتن کە بایدن بێنیتن پاڵپشتی لە کورد بکاتن و سروەت و سامانی ئەمریکا خەرج بکە و سەربازەکانی ئەمریکا بە کوشتن بداتن بۆ ئەوەی کە مافەکانی کورد بێتە دابینکردن، بەڵام کورد خۆی گوتارێکی یەکگرتووی نەبێتن پەرتەوازە بێتن. ئەمە بە قەناعەتی من تێڕوانینێکی یەکجار زۆر هەڵەیە کە دەناو تاکی کوردیان بە سەبارەت دەتوانم برم لە ناوان لایەنەکانی سیاسیشدا لە نێوان لایەنەکانی سیاسیش ئەمە بەدی دێتەکردن کە هەیە. ئێمە تەوەقۆمان لەسەر ئەوەیە کە هەرچەند پرتەوازە بین گوتارێکی یەکگرتوومان نەبێتن، بەڵام کەسێک دەبێ بێتن کێشەکانی ئێمە چارەسەر بکات نەخێت. ئێمە دەماوەی ئەم 100 ساڵەدا ئەزموونی یەکجار زۆرمان هەیە ژنۆساید هاتی نەکردن، کیمیاباران هاتی نەکردن، کەس نەهاتووە بەرگری لە مافەکانی ئێمە بکات. هەموو سەرنج و خەتا و بەرپرسیارەتێکە خستە سەر حکوومەتی عراقی بە دیوەکەی دیکەیە خۆمان وەک خۆمان هیچ هەڵەیەکمان نەبووە، هیچ خەتایەکمان نییە لەوەی کە نەمانتوانی بێت بابەتە دەستورەکانی خۆمان بەدەستبێنین یاخود پاشەکشەی سیاسیمان کردبێت لە عراقدا وە کاریگەری لەسەر یەکگوتاری کورتە بێ یاخود یەکگوتاری نەبوونی یەکگوتارێکە کاریگەری لەسەر لە دەستدانی ئەم شتانە هەبێت. ئێمە کە تەمەشای خۆمان بکەین ئێمە دەتوانین بڵین کە تا ڕادەیەک گوتاری یەکگرتوو لە نێوان لایەنەکانی سیاسیشدا هەبووە، بە تایبەت ئەگەر ئێمە تەماشای پارتی و یەکەتی بکەین لەو قۆناغی کە بەڕێز مام جەلال زیندوو بوو وەکو سەر و کۆمار بوو لە بەغدا بوو و بە هەموو شێوەیەک هەموو لایەنەکانی سیاسی پاڵپشتیان لە بەڕێز مام جەلال دەکرد، بەڵام لەو سەردەمش کە مادەی 140 جێبەجێ نەکرا بەغدا بە هەموو شێوەیەک هەوڵیدا کە ڕێگیری لەمە بکاتن مادەی 140 بێتە جێبەجێکردن پێمابی سەبارەت بە جێبەجێکردنی مادەی 140 بەتایبەت لەو سەردەمدا گوتارێکی یەکگرتوو هەبووە. ئەمە واقعەکە هیچ لایەنێکی سیاسی نەبووە کە لە دژی ئەمە بێتن مادەی 140 بێتە جێبەجێکردن. ئەمە دەتوانین بڵین کە تا ڕادەیەکی زۆر بەغدا کاریگەری لەسەر هەبووە بۆ ئەوەی کەنێتە جێبەجێکردن زۆر لە مافەکانی کورد کە دەناو دەستوری عێراقدا جێگیر کراوە. ئێستا کە ئێمە تەماشا بکەین ڕاستە ئێمە کێشەمان هەیە لەناو هەرێمی کوردستاندا، ڕاستە احتمالی هەیە گەندەڵی هەبی، کێشەی ئیداری هەبی، ئەدای حکوومەتی هەرێمی کوردستان باش نەبیتن، ئەنوای کێشەمان احتمالی هەیە ئەم کەسەی کە ڕۆیشت بیتە بەغدا وەک پێویست پاڵپشتی لە مافەکانی کورد نەکرده بێتن، ئەمانە هەمووی دەتوانێتن قبول بێتەکردن، بەڵام کێشەی سەرەکی ئەم ئەقلیەتەیە کە لە بەغدا حکومڕانی دەکاتن، ئەم ئەقلیەتەی کە لە بەغدا حکومڕانی دەکاتن زیاتر لە 100 ساڵە کوردی چەوساندوتەوە، زۆر بە ئاسانی ئامادە نابێتن کە مافەکانی کورد تاویلی کورد بداتن، خۆی کە ئێمە تەماشای دەسەڵاتی سیاسی بەغدا بکەین. ئەگەر دەناو هەرێمی کوردستان کێشەی ئیداری هەبوو بێتن، گەندەڵی هەبوو بێتن، بە تاکید لە بەغداشێک جار زۆر زیاتر زۆر باشە بەتایبەت کە ئێمە تەماشای نوخبەکانی سیاسی بەغدا بکەین. زۆر باشە. دکتۆر چیا لە پرسی یەکریزی لە باشووری کوردستان زۆرترین تەرکی زەڕاتە سەر یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بۆچی؟ بڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو ئاماژەم پێکرد لە 1970 تاوەکو ئێستا کە تەبەنای قەزی نیشتیمانی و نەتەوەی کردووە بۆ پاراستنی پرسی کوردبوون و کوردستانی بوون و پاراستنی شوناسی نیشتیمانی و نەتەوەی و پشتیوانی تەواوی لە هەموو هێزە کوردستانیەکان لە هەر چوار پارچەکە کردووە بە لۆجستی، بە معنەوی، بە خوێن، بە خەبات، بە چەک، بە شێوازی سیاسی و بە شێوازی دیموکراسی و بە هەموو شێوازەکانی بەرگریکردن یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە پێشەنگ بووە لە تەبەناکردنی قەزی کوردی. پارتی دیموکراتی کوردستانیش لە دوای نەوەیەکەوە کە هاتوتەوە ساحە سیاسیەکە و شەراکەتێکی حەقیقی لەگەڵ
من شانۆی سیاسیا لەگەڵ یەکێتی نیشتیمانی کورسانە بۆ ئەزمموی حکومڕانی واژۆ کردووە و پاشان اتفاقیەتی استراتیژی نێوان یەکێتی نیشتیمانی کورسان و پارتی دیموکراتی کورسان بۆ ئەزمموی حکومڕانی و بەپێی ئیستحقاقەتە ئینتخابیەکان کە لە پرۆسە نیمچە دیموکراسیەکانە کە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە بەرپا ئەکرێ پانتایەکی سیاسی هاوبەش دروست بووە بۆ ئەزمموی حکومڕانی هەرێمی کورسان بە هەموو گلەی و گازندەکانی کە جەناوی دکتۆر ساڵح ئاماژەی پێکرد بە هەموو ئەو گلەی و گازندانی کە لە شەقامە هەیە ڕۆژانە ئەکرێت لەم حکوومەتە یەکێتی و پارتی طبعاً ئەمە میدیاکانی ئۆپۆزیسیۆن یان بەناو ئۆپۆزیسیۆن هەندێک جارە لە حکوومەتەکەی یەکێتی و پارتی کە ئەمە خۆی لە خۆیان جێگەی شانازیە کە بڵێن حکوومەتەکەی یەکێتی و پارتی چونکە خۆشیان بەشدارن لە هەموو حکوومەتێکا بەڵام لە ئاستی هیچ ئاسێکی بەرپرسیارەتیان نین کاتە سەختەکانە لە ڕۆژە سەختەکانە تەنها لە چەند سەروبەندی هەڵبژاردنەکانە دەکشێنەوە و چەند بەیان نامەیە دەرەکەن و هەرچی هەڵەکانی خۆشیان هەیە هەڵێواسن بە شەماعەکەی یەکێتی و پارتیەوە بە شانازی و یەکێتی و پارتی توانیویانە ئەو قوارەی کە لە نوێکەوە دروست بۆ تا ئێستا بە هەموو کەم و کوڕەکانەوە بیپارێزن بەڵام ئەمە هێشتا لە ئاستی خواستی شەقام و لە ئاستی فیداکاری و قوربانەکەی کە کاک ساڵح ئاماژەی پێکرد لە ماوەی 100 ساڵە ئێمە خوێنمان ڕشتووە کێشەی خوێن و خاکمان هەیە لەگەڵ عقلێتی شۆفێنی بەغدا و عقلێتی ئایدۆلۆژی وڵاتانی دەوروبەر طبعاً دروستبوونی هەچ هێزێکی ئایدۆلۆژی هەچ دەوڵەتێکی ئایدۆلۆژی هەچ عقلێکی شۆفێنی لە نێوان تعریب و تەفریس و تەتریکە سەرەری بە قەزەی کورد و نیشتیمانی کورد و کوردستانی گەورە و هەموو پارچەکانی کوردستانی گەیاندووە ئەوەی دەبینرێت ئێستا کە ئەم گلەیانە زۆربەی ئاراستەی ئێمە ئەکرێ لە بەرەوەی ئێمە وەکوێکێتی نیشتیمانی کورسان و برادرانی پارتی دیموکراتی کورسان کە خاوەنی زۆرترین پانتایی سیاسین لە گۆڕەپانی سیاسی هەرێمی کورسان و بەغدایە کە ئەبێ بەپێی پێویست لە ئاسی بەرپرسیارەتی ئەرکە حکوومیەکانی خۆمان نابین و بتوانین ئەو کارنامەی کە گرتومانەتە ئەستۆ لە کاتی هەڵبژاردنەکانە بانگەشەمان بۆ کردووە کوردستانێکی بەهێز کوردستانێکی ئارام ئایا لە ئاستی ئەوەیە بووین ئایا خۆکارە ناوخۆی و دەرەکیەکان ڕێگەی پێیاوین ئەو دروشمانە بەدی بێنین تەرجەمەیەکەینە سەر ئەرزی واقع بتوانین ژیانێکی شایستە بۆ تاچی کورد دابین بکەین بەڵێ توانیمانە ئەمن و سەقای ئەمن و ئاسایش تا ڕادەیەک بە سەقامگیری لە هەرێمی کورسانە لە 2003ەوە سەرڕای ئەمریکا لە باشووری عێراق گوزەرا لە ناوچەکە ئەگوزەرا لە 2014 توانیمان جاریشتر ئێمە خوێن ببەخشینەوە بە دەوڵەتی عێراقی سنووری هەرێمی کورسان لە ڕۆژنای قسەکانی ڕابردوود کە ئاماژەت بۆ داکە کورد بەپێی قۆناغەکانە بێ خۆی ئامادەکا و تایبەت سەرۆکە هەڵبژاردننی نوێ لە ئەمریکا گۆڕانکاریەکانی عێراق پرسیارەکە ئەوەیە بێکێتی و پارتی ئەو بەرپرسیارەتە لە قۆناغەیە ئەیگرنە ئەستۆ یاخود بیگرنە ئەستۆ بەرپرسیارەتێکی ئاسان و سادەیە نەکرد گرتنەبەری بەرپرسیارەتی نیشتیمانی ونەتەوەی و بەرگریکردن لە باشوور و لە هەر چوار پارچەی کوردستان ئەرکێکی هێجگار سەختە ئەرکێکی ئەخلاقیە ئەرکێکی وجدانیە ئەرکێکی مێژوویە ئەرکێکی استراتیژیە کە بۆ خۆمان و نەوەکانی ئایندا چۆن ئێمە توانیمان لە 2014 پەنا بۆ هەندێ هێزی سیاسی کوردستانی و بزودنەوە ڕزگاری خوازی کورد لە پارچەکانی تر بێنین بۆ بەرگریکردن لە باشوور ئێمەشە بێ هەمیشە بتوانین لە ئاستی ئەو بەرپرسیارەتیا بین چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی خەباتی ڕزگاریەوە بتوانین بەرگری لە باشوور بکەین و بەرگری لە هەر چوار پارچەکە بکەین و بتوانین لە مەیدانی سیاسی و مەیدانی دیالۆگ و مەیدانی گفتوگۆ لەگەڵ ناوەند و حکوومەتەکانی دەرەوە کە ئێمە پەیوەندیەکی تەندروست و دۆستانە جێبەجێ بکەین نەک بین ئەجندای وڵاتانی دەوروبەر جێبەجێ بکەین لەسەر لەباربردنی پرسە نیشتیمانی ونەتەوەیەکانی خۆمان کەواتە یەکێتی نیشتیمانی کورسان پارتی دیموکراتی کورسان و هەموو هێزە سیاسیەکانی تری شانۆی سیاسی کورسان لە چەپ و بۆ ڕاست لە ڕاستەوە بۆ چەپ بەرپرسن لە ئەرکێکی هاوبەشە ئەرکێکی نیشتیمانی نەتەوەی هاوبەش بەرامبەر بە پاراستنی هەرێمی کوردستان بەرگریکردن لە مافە دەستوریەکانمان کە بەدەستمان هێناوە و پاراستن لە شوناسی نەتەوەی پاراستن لە شوناسی کورد بەرگریکردن لە هێزی سیاسی کورد وەکو هێزێکی کاریگەر لەسەر شانۆی سیاسی عێراقی و ناوچەکە
زۆر باشە دکتۆر چییە؟ لایەنەکانی دیکەش بە پێی سەنگ و قورسیان ناوێ بەشدار بن لەم یەکریزیەیە کە دروست ئەبێ بۆی ئەوانش ئاوا سەرنجەکان بچێتە سەر چۆن باسیکە باسی یەکریزیەکرێ یەکسەر باسی یەکێتی و پارتیەکرێ لایەنەکانی تریش ئێمە ئەزمونێکمان هەبوو لە هەرێمی کورسانە کە بزوتنەوەی گۆڕان ئەم ئەزمونەی هێنایە دنیای سیاسی هەرێمی کورسانەوە کە ئۆپۆزیسیۆنی دروست کرد ئەم ئۆپۆزیسیۆنە بەڕاستی کە دروستی کرد بەشێک بوو لە تێکچوونی یەکریزی نیشتیمانی لە هەرێمی کورسانە بەشێک بوو لە قۆڵکردنەوەی کێشەکانی هەرێمی کوردستان وەکو زانستی سیاسی ئێمە باسی ئەەکەین بوونی ئۆپۆزیسیۆن بوونی معارەزە بوونی چاودێر بوونی ڕقابە حاڵەتێکی زۆر تەندروستە بەڵام لەتکردنی کۆمەڵگا خۆی کورد بەداخەوەی کە لە معاناتەکانی هەیە وەکو سەرەتاش ئاماژەم کرد لە چاڵدێرانەوە تا ئێستا لە ژێر ئینقیساماتی داخلیایە ئینقیساماتی ڕۆژانە ئەم معارەزەیە کە هات ینی کێشەکانی قوڵتر کردەوە تقریبا گەیشتە ئەوەی کە بە دیوێک لە دیوەکانە ئیتفاقی استراتیژی نێوانێکی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە ژێر مەترسیا بوو بەهۆی ئەوەی کە تۆ گەمەکەرێکی سیاسی هەیە دەست بۆ هەموو بەهایەکی نیشتیمانی و نەتەوەی و هەموو کارگۆڕان دەبێت لە بەرپرسیارەتی بیانی لەگەڵ نەخێر حیزبەکانی تریش حیزەکانی دیکە چۆن حیزبەکانی تریش تەپڵی هەمان تەپڵ و هەمان ئاوازی زۆر باشە ئەوانیان بەرپاکرد لە کارە زۆر باشە ئەمێ سەرنجی دکتۆر ساڵح مەلا عومەرش لەسەر بابەتە بزانم لێرە بە شێوەیەکی کورد هەڵسەنگاندنێکی کرد دکتۆر چیا بۆ بەرپرسیارەتی کە لەسەر شان یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزەکانی دیکە گەر سەرنجەکرد نەبێ ئەم هەیە ئەوەت لێ پرسم چۆن ئەم یەکگوتاریە کە خۆت گەڕانتانەوە بۆ 100 ساڵی مێژووی کورد کە وەکو پێویست نەبووە چۆن لە بابەتێکی دروشمەوە ئەکرێتە کردارێکی ڕاستەقینە بەڵێ ئێمە کە تەماشای یەکڕێزی نیشتیمانی بکەین پێویستە خاڵی سەرەکی کە ببێتە ئامانجی سەرەکی هەموو حیزبەکانی سیاسی لەناو هەرێمی کوردستاندا ئامانجەکانی نەتەوەیی بێتن بەرامبەر بە سیاسەتەکانی بەختە بە کاتی کە دێنە دەناو هەرێمی کوردستاندا من باسم کرد دەتوانێتن جیاوازی ئیداری و سیاسی هەبێتن و بەتایبەت نەک تەنیا پارتی و یەکەتی هەتا حیزبەکانی ترش کە ئێستا دەناو پاڵماندا بەشداریان هەیە کورسیان هەیە بەڵام لە هەمان کاتدا وەکو ئۆپۆزیسیۆنن لەناو دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستاندا ئەوانش دەتوانن ئۆپۆزیسیۆنێکی زۆر چاڵاک و بەهێز بن لەناو هەرێمی کوردستاندا دەتوانن چاودێری حکوومەت بکەن دەتوانن ڕخنە لە حکوومەت بگرن ئەمە گەر بە شیوەیەکی تەن دروست بێتن دەبێتە هۆکاری ئەوەی کە سیستمی سیاسی هەرێمی کوردستان بەهێزتر لێ بێتەکردن بەڵام ئەمەی کە لێرە هەندێک کێشە پەیدا بووە بۆ ئۆپۆزیسیۆن کاتی کە ئەندام پاڵمانەکانی خۆی دەنێریتە دە بەغدا ئەندام پاڵمانەکانی ناڵێم هەمویان هەندێک لە حیزبەکانی کە تاکو تا ئێستا بەشدارن لە پارلمانی بەغدادا هەوڵ دەدەن کە لە ناو پارلمانی بەغداش وەکو ئۆپۆزیسیۆن ڕەفتار بکەن بەرامبەر بە حکوومەتی ئەوە پێشتر بەشێگەماشەمان پێدا دکتۆر ساڵح یعنی چۆن لەبەر چە بڵێ دکتۆر ساڵح چۆن ئەم پرسی یەکگوتاری و یەکریزیە لە دروشمێکی باقوبریقەوە بکەنە کردارێکی ڕاستەقینە بە قەناعەتی من قودسیەت ناوێت بە حیزب بێتەدان تاکو قودسیەت بە حیزب بێتەدان چ پارتی بێ یەکەتی بێ حیزبەکانی ئۆپۆزیسیۆن بن ئەوانەی دەناو حکوومەت دانینە بە تاکید دەبێتە هۆکاری ئەوەی کە زیاتر کار بکەن بۆ بەرژەوەندی حیزبایەتی نەکەوەی کار بکەن بۆ بەرژەوەندی نەتەوەیی بەڵام ئێمە لە هەمان کاتدا دەبینین کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە شیوەیەکی جۆرا و جۆر بووینە قوربانی ئەوەی کە لەناو عێراقدا دەژین هەر لە سەرەتای دروستبوونیەوە تاکو ئێستاش بێتن لێ ڕزگار نەبوونە زۆر کێشەی نەتەوەییان هەیە و پێویستە کە لە پرۆسەی هەڵبژاردنەکانشدا تەنانەت ئەگەر هاوڵاتیانێک هەبن لەناو هەرێمی کوردستاندا لە ئەدای حکوومەتی هەرێمی کوردستان ڕازی نەبن چ پارتی چی یەکەتی دەتوانن دەنگ بە هەندێک حیزبی تر بدەن کە حاڵەتی نەتەوەییان تێدا زاڵتر بێتن بەتایبەت کە دەچنە دەناو بەغدادایان ئەم تەعاملەی کە
لەگەڵ بەغدا دەکەن نابێتن بکەونە ژێر کاریگەری دژایەتیکردنی بەرژەوەندیەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی تەسەوەڕ بکەن کە ئەگەر بێت و کێشەیەک بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دروست بکەن ئەمە ئیتر دەبێتە هۆکاری ئەوەی کاوان سەرکەوتن بەدەستبینن بەداخەوە زۆر جار بوویتە هۆکاری ئەوەی کە هەندێک لە ئەندام پاڵلەمانەکانی کورد لە بەغدا سیاسەتێک لە پێش بگرن کە زێهنیەتێک بێتە دروستکردن کە بەغدا پارە بۆ هەرێمی کوردستان نەنێریتن یان هەندێک زانیاری بە شێوە لە دژی حکوومەتی هەرێمی کوردستان بە هەندێک لە بەرپرسانی عێراقی دەدەن کە ئەمە خۆی لە خۆیدا دەبێتە هۆکاری ئەوەی کە زەرەرمەندی یەکەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان بن ئەمە بۆ ئەمە دەگەڕێتەوە کە ئەم حیزبانەی کە وەکو ئۆپۆزیسیۆن چووینە دەناو بەغدادا نەیانتوانیوە کە جیاوازی بکەن لە نێوان بەرژەوەندیەکانی نەتەوەیی و بەرژەوەندیەکانی حیزبیدا. دکتۆر ساڵح مەلا عومەر مامۆستای زانکۆ سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵماندا بووی. هەروە دکتۆر چیازەنگەنە ڕایشکاری یاسایی سوپاس بۆ جەنابیش. زۆر سپاس. ئێوەش خواتان لەگەڵ.